بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز هەموو لایە بەخێر بێن و سڵاو لە ئێوەش. هەڵقەی ئەم جارە تەرخانەکەین بۆ بابەتێک کە وا بزانم ئامانج و ئاوەتی هەموومانە، ئەویش بەختەوەریە. هەمووی ئەوەی مانەوێڵە خۆزگە هەتە دوعا بۆ یەکەڵی هیوادارین بەختەوەر بین. هەموو مانەمانەوێت لە ژیانە بەختەوەر بین، چکە بەختەوەری تر ئەوە ئامانجی نهایی هەموومانە کە تۆ بەختەوەر بووی هەموو لایەنەکانی ژیان نەگرێتەوە، خێزان نەگرێتەوە، کۆمەڵگا دی نەگرێتەوە، خوێند نەگرێتەوە، کارکرد نەگرێتەوە هەتا دوایی. بەڵام ئایا زۆربەمان بەختەوەرین؟ ئەگەر هەموومان بەختەوەرین ئەم هەمووی نەخۆشی و گرفتە دەرونیانە لە شۆوە هات؟ لە کۆمەلگای ئێمە بە هەزاران کەس تووشی نەخۆشی دەرونی بوون، تووشی نەخۆشی عەقلی بوون. ئەم هەموو گەنجە بۆ خۆیە کوژێت. ئەگەر بەختەوەرم گەنجانە بۆ ملی ڕێگاگرن و وڵات بەجێ هێڵن و خۆیانێن لە ئاوی ئیجا خۆیانە خنچێنن. ئەگەر بەختەوەرین بۆ ئەم خێزانە زۆرەمان تووشی لێکترازان بۆم هەموو تەلاق و لێکجابوونەوە هەیە. ئەگەر بەختەوەرین بۆ ئەم هەموو گەنجەمان تووشی مادەی هۆشبەر بووە و هەتا دوایی ئەم هەموو کوشتن و بڕینە لە کوێوە هات؟ مانای وایە بەڕێزان هەموومان بەختەوەر نین، نەمانتوانیوە تامی بەختەوەری بکەین، بۆیە قسە لەسەر بەختەوەریەکەین. جارێ بابزانین بەختەوەری لە دەرەوە یا لە ناوەیە. هەندێک کەس لە دەرەوە بەدوای بەختەوەری یاگەڕێ، ئەمە گەورەترین وەهمە، خەیاڵە تۆ لە دەرەوە بەدوای بەختەوەری یابگەڕی. بەختەوەری لە ناوی ئینسانە، ئەبێ لە ناو خودی خۆمانە، لە ناو ذاتی خۆمانە بەدوای بەختەوەری یابگەڕێن. چکە بەختەوەری هەستێکی ناوەیە، خودیە، ذاتیە، لە ناقی ئینسانە هەیە، شعورێکە ئینسان. هەندێک کەسێ بەختەوەریە بەستێتەوە بە پارەوە، ئەچێ شووەکە بە پارەدارە، سەیرەکە دوای بەختەوەر نییەوە بێ بە بەڵا. هەندێک کرد بەختەوەریە بەستێتەوە بە جوانیەوە، دوای قسەی لەسەرەکەی بە دوور و درێژی. و زۆر کەسیشمان بینی جوان بوو بەختەوەر نەبوون، تووشی نەخۆشی دەرونیش بوون. زۆر ئەکتەر و شاجوانمان بینی خۆشیان کوشت. هەندێک کەسەی بەستنەوە بە پلەپایەوە، زۆر کەسمان بینی پلەپایان هەبوو بەڵام لە ژیان بەختەوەر نەبوون، ژیانی خێزانیان دۆزەق بوو، مناڵەکانیان سەرگەردان بوون، خەڵک خۆشی ناویستن و هەتا دوایی هەندێک تری گەڕێنێتەوە بۆ پارەوە. بەڵام بەختەوەری بەڕێزان پەیوەندی بە خودی ئینسانەکانەوە هەیە. وەڵڵا خەڵکێ نانی بەیانی هەیە، نانی نیوەڕۆی نییە، ئەمەندە بەختەوەرە مێش میوانی نییە. هیواز شەیە ئەوەندەی پارە لە بانقا هەیە، بەڵام سر و مێشکی هەر مەشغوڵە بە پارە و بە حاسیبە و مرتاح نییە. من خەڵک هاتۆتە لامانەڵە پارە جاران گیرفانم بەتاڵ و بە زۆر مرتاح بووم. ئەچوومە سەر سەرینەکە، بەڵام سەر مەخسە سەر سەرینەکە خەوم لێکە و ئێستا پارەی دنیام هەیە و خەوم لێ ناکەوێت، مرتاح نیم، چکە نەیتوانیوە ئەو پارەیە بکات بە مای خۆشبەختی. چە بەڕێزان ئێستا زۆرمان هەڕاکە بە دوای پارە و مادەیین، بەڵام پارە و مادە ئەگەر عەقڵێکی باشی لەگەڵا نەبێ، ئەخلاقێکی باشی لەگەڵا نەبێ، بە بەڵا بڕواتان هەبێت. زۆر خەڵکێ پارەی زۆری هەبووە، پارەکە بۆتە هۆی مایەی بەلاڕێدابردن و فەسادی مناڵەکانی. چکەگەر پارەیەک بە زۆر و بەبێ عارەق بێتە بەردەمێ، نازانی بەکاری بێنی، چۆنی بەکاربێنی. بەزە و پارەی بە عەرەقی ناوچەوانێ بە ماندووبوو نەزانی چۆن سەرفیەکەی. لەبەرەوە بەختەوەری بەڕێزان ئیحساسێکە، هەستێکە لە ناخی ئینسانە. ئەوەیە کە تۆ هەست بکەی لە ئیشەکە تا مرتاحی، ئەگەر ئیشێکی بەسیتیش بێت. لە بواری کارکردن تا بەختەوەربی، لێی ڕازیبی لە ئیشەکەت، لە بواری خوێندن تا، لە بواری خێزانە، لە ئێستات و لە داهاتوت و لە ڕابردوو ڕازیبی. بەڕێزان ئەمە زۆر خاڵێکی گرنگە. هیوا هەیە ئێستا هەموو ژیانی ڕەبت کردووە بە ڕابردووەوە، هەر لە ڕابردووە ئەژی. بۆ ئەوە بوو، بریا ئەوە نەبوایە، ئەگەر ئەوەم کردا ئەوا بوو. ئەمە بەختەوەری لە چۆ وەرەگرێ؟ لە کاتێکە هەموو شتێکیشیە ئێستا، بەڵام هەموو شتەکانی ئێستای واز لێ هێناوە، خۆی بەستۆتەوە بە ڕابردووە، ناتوانێت لێی دەرباز بێت. بەڕێزان ڕابردوو ڕاستە بەشێکە لە ژیانی ئێمە، بەڵام ببێ ئینسان ئەمەگە توانای هەبێ پند و عیبرەت لە ڕابردوومان وەرگرین. من ڕۆژێ لە ڕۆژان هەڵیان خەڵەتانم، خۆ ناکرێ هەموو ڕۆژێت بکەم بۆ هەڵیان خەڵەتانم و بۆ ئایان لێکن و بۆ زوڵمیان لێکردم. غەڵەتێکم کردی، ئیفلاس بووم، لە هەڵبژاردننی دەستگیرانەکەمان سەرکەوتوو نەبووم، تەواو ڕۆژ ناکرێ من هەموو ڕۆژێت یایە بژیم. لەبەرەوە هەموو شتێکیشە هەبێ، بادام لە ڕابردووە ئەژی بەختەوەر نابی. بۆیە یەکەم خاڵ ئەگەرەتان نەبێ و هەمووشمان ئەبێ بمانەوێ بەختەوەر بین، ئەبێ ڕابردوو تەنیا پند و عیبرەتی لێوەرگرین.
ئەمەندە نەگەڕێینەوە بۆی چکە بەڕێزان عەقڵی ئینسان جیاوازی لە نێوان خەیاڵ و واقعە ناکات. یعنی تۆ لە مناڵیە بۆ نمونە دراوسەیەکە لێ یاوی هەستی بە زوڵم و ستەم کردووە، ناڕەحەت بووی، تووشی خەمۆکیە بووی، تووشی دڵەواکیە بووی. ئێستا کە ژن و ماڵیشە هەیە، شوشێ کردووە، نازان پلەپایشێ، بیر بکەیتەوانەیە ئەو ڕووداوەی مناڵی بێنیتەوە یادی وەکو وایە ئەو کاتە بێ و لێتەیە هەمان ئیحساس و شعور دروستە بێتەوە. چکە مێشک وایە ئەو شتە بۆ گەنانە هەڵبەیتەوە. ئەمە یەکێ لە خاڵە گرنگەکانە. یەکتر ئەوەیە لە داهاتوو مەترسە. زۆر کەسێشتی زۆری هەیە بەڵام دائیمەن قەلەقە، ئەترسێ لە داهاتوو. ئەوە ڕوئەیە، ئەوە ئەبێ، تۆ بڵێ ئەوە نەبێ، تۆ بڵێ ئەوە نەبێ. ئەمەش یەکێکی ترە لە هەڵەکانمان. بۆ یەگەرەتەوێت بەختەوەربی تکایە لە داهاتوو مەترسە. چکە داهاتوو مەجهولە، نەزانراوە. من نازانم بەیانی چێ، نازانم 5 دقەی تر چێ بێ. چێ لێوازانی بەڕزان دقەیەکی تر چێ بێ؟ نازانی. ئەلەم لەحزە ئێستا ئێمە قساکەین، ئەلەم لەحزە هەزاران کە زەمرێ لە هەموو دنیاە. یخۆ پێش ئەم لەحزەیە کە بەرنامەکەمان دەست پێ کرد نەمردبوون. ئەیزانی پاش دقەیەکی تر نیو سەعات نازانی ژیان ئەوەی بەڕێزات ئەبێ لە معنای ژیان تێبگەیت، ئەبێ لە یاساکانی ژیان تێبگەیت. بۆیە هەموو زاناکان کە توێژینەوەیان کردووە هاتوون لەسەر ئەوانەی لە داهاتووە ترسن. لە چیە ترسی؟ لە چی؟ ئەوابی مناڵم وای لێ ئەوابێ 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 مێ دەکەم ژنە بەسەن خیانەتم لێگا قوشێک تا دوای سەیریان کردووە بەڕێزان لە 100 ئەو شتانە نایەنە دی نابێت ڕوو نایە. یعنی تۆ 100 شتێک خسۆتە ناو مێشتەوە لێ ترسی 9 ڕوو نایە، لەوانەیەکیان ڕووبە. دەوەرە حسابی عملیاتی حسایی بکە. یعنی تۆ یەک شت هەموو ژیانی خۆتی کردۆ بە دۆزەخ پێیەوە بەڵام 9 و ئیهمال کردۆ کە ڕوو نایەن. بۆیە بەڕێزانە و کەسانش کە لە داهاتووە ترسن یەکێکە لە گەورەتی هەرچی شتێکیشی هەبێ. ئێستاش ئێمە دووشتمان هەیە بەڕێزان، یەکیان پێڵێن خۆگونجاندنی دەرونی تەکەیفی نەفسی، ئەوی تریان پێڵێن خۆگونجاندنی کۆمەڵایەتی تەکەیفی اجتیماعی. ئەو دوانە بەختەوەری ئینسان تەبەنەوانی تر هەمووی لە قوپۆپەکانیانەوە سەرم دووسەر چاوەیە. خۆگونجاندنی دەرونی یعنی چی؟ یعنی لە جسمی خۆ ڕازیبی لە خۆت. ئەزانین زۆر کەسێ بەڕێزان هیچ عیبی نییە لە خۆی عیبێ بۆ خۆی دۆزێتەوە. وەڵا لوتم وایە، چاوم وایە، قاچم وایە، دەستم وایە، باڵام وایە، کە لە کاتێکا بەڕێزان جسم معڕەزە نەخۆشکەوێت چی بێ چی بێ، بەڵام جسمە خوا ئەوانی دروست کردوم تەواو هەموو بەختەوەری بەستۆتەوە بە جسمێوانێ. کەم کەسێ بەڕێزانە ڕۆ عملیاتی تەجمیلە کات کە هیچ عیبیشی نییە. من لەگەڵەوەیە مەگەر ئەو تەجمیلە حاڵەتێکی نەفسی بۆ دروست کردووی خەلەلێک شتێک کەیە ئەبێتە مای بەختەوەری بیکە کێشە نییە. بەڵام هەیە هیچ عیبی نییە، بەڵام لەخۆی کردۆ بەوەهم. کەواتە کەسێک پێڵێن مەلیکەت جەمال شا جوانیش بێت، ئەگەر بێت و لە خۆی ڕازی نەبێت لە ناو مێشکیا بڵێ من جوان نیم، ئەوە بەدبەختی بۆ هێنێ. هەشە وەکو من و تۆ وایە و لە خۆی ڕازی وەڵا الحەمدولله خوای گەورە ئەوەی دروست کردم تاوە مەمنونم. چ خۆ جوانی بەڕێزان بە دیوی دەرەوە نییە. زۆر کەسەی ڕەبتی کردو بە جوانیەوە، بە باڵایەوە، بە نازان چیەوە. بڕاتان هەبێ من لە چەند مناسبەیەکی ترا باسم کرد، لە چەند بەرنامەیەکی ترا کۆڕێکم لە یەکێ لە زانکۆکان کرد. کوڕێک لە 3 کولیە بوو، هەستاوتی کاگوتووە ڕاستە ئەوەی درێژ بێ عەقڵی لە ئەژنۆایەتی، چکە باڵای بەرز بوو. ئەوەنگە لە مناڵی پیان تو درێژ و حوج عەقڵی لە ئەژنۆتایە، ئەیگو من دائیمەن لە قەلەق و لە خەفەتە خۆم. ئێستا واستەکەم هەموو خەڵک گاڵتە بەم نەکا. ئێوتم بەڕێزەکەم تۆ گەشتویتە 3 کولیە لە متەوەسڵ و ئیعدادیە زیندەوەرزانی خوێنەوە، عەقڵ لێرەیە، جیهازی عەسەبی لێرەیە، بە قوربان دڵ ئیحساس و شعوری تایە. لە ئەژنۆمان لە بەرەو خوار هیچی تیان نییە. تۆ عەقڵ بۆ لە ئەژنۆایە کی عەقڵیەتە ئێرەوە، یعنی چۆن ئەیگو ئەوە بە مناڵی پیان وتم. کەواتە ئەم کەسە چۆن بەختەوەرە بێ کە وەهمێک لە مێشکی خۆیان دای ناوە عەقڵ لە ئەژنۆایە مادەم درێژە عەقڵی نییە. یوە باڵای کورتە کاکە خۆ گەر مەسەلە باڵا بە درێژی وە بۆ زەڕافە لە هەمومان بەختەوەرتر وایە. خۆ زێڕیش بچووکە. بەڕێزان باڵا ئەوە کۆمەلگا دیاریەکە. میشێکی وەکو عادل ئیمام بەڕێزان کە ئێستا سەیرەکەی خۆ بە شکل ئێمە هەمومان لەو جوانترین، بەڵام وەرە بە هونەر و بە مەکانەتی ئیجتیماعی و بە ناحیە اقتصادی هەمومان ناگەینە ئەژنۆی ئەو لە بە هونەرەکەیەوە. خەڵکێ لەوانەیە بۆدیەکەی دیوی دەرەوەی زۆر جوانە بەڕێزان، بەڵام دوو قسەی لەگەڵاکەی سەیرەکەی بۆگەناویەتە دەرەوانێ لە ناوی بۆگەنە.
لەبەر چاوە دەکەوێت هەشە بە شکل بە دڵ نییە بەس کە لەگەڵ یاسەر قسە ئەەکەیت و سەرێکی ئەخلاقی ڕفتارێکی جوان بیرکردنەوەی جوان خۆشەویستە بێت لە لاو لەبەرەوە جوانی نسبیە و زۆر کەسی ڕەبتی کردۆ بە جوانیەوە لە کاتێکا جوانی بەڕێزان بە نەخۆشی نامێنێ حادسەی سیارە نامێنێ بە سووتانێ نامێنێ ئەگەتەوە و زۆر کەسی شێ جوانیەکە بووە بە بەڵا بۆی نەیتوانی ئیسفادەی لێ بکە یا غڕور بووە من چەند حاڵەتە ناسم هاتوونەتە لامان هەڵە کاتی خۆی ئەوەنگە خەڵک کاتت داوام و ئەوەنگە پیاوتم جوانی خۆشم لە خۆم و هەمووی ڕەفز دەکرد ئێستا چۆتە تەمەنەوە خەڵک ناتێ داوای زانی جوانیەکە هەتا ئەمێنێ نەیزانی ئیسفادە لە جوانەکەی بکە هەشە ئیسفادە لە جوانیەکەیەکە هەم خێزانێکی بەختەوەری بووەکە هەم چوار دەورەکەشی ڕازیەکە لەبەرەوە شتەکان هەمووی نسبین بە ڕێزان هەیە ڕەبتێکا بە پارەوە پارە چ کاتێکە بێ بە مای بەختەوەری بە ڕێزان کە چاکە و پیاوەتی و خێری پێ بکەیت کە ئیشی خێری پێ بکەیت چێ یەکێک لە هۆکارەکانی بەختەوەری لای ئەو کەسانن کە کاری خێرخوازیەکەن کە کاری هەرەوەزیەکەن کە هاوکاری کەسانی ترەکەن ئەنانی خۆپەرز نین کەسانێکی بە کوردواری خۆماڵن ماڵی خۆ نەخۆر بۆ چەکمە بۆر پارەی دنیای هەیە بەڵام نێ ئێڵێ خۆی بیخوانم مناڵەکان پارەکە بووە بە بەڵا بۆی کێشەی خێزانی بۆ دروست کردووە یا هەمووی قسۆتە بەردەمی مناڵەکانی تووشی لادان بوون بەڵام دەشکرێ پارە عەقڵێکی باشی لە دواوە بێ هەم خزمەتی خۆتی پێ بکەین خزمەتی کۆمەلگاکەتی پێ بکەین کەریمی عەلەکە بە نموناهێننەوە جێگای بەهەش بێ کە چەند لە کاتی قەیران و فەقیری و گرانیە فریایە و خەڵکە کەوتووە ئێستا ئێمە دەوڵەمەندی باشمان هەیە هەندێکیان هاوکاری کەسانی خان پێداویستی تایبەتەکەن هاوکاری خێزانەکانەکەن هەژارەکان مەکتەب شتی باشەکەن هەشە هەر پارە کۆکاتەوە هی ئەم وڵاتەشە بدوێتی چۆنەوە بەختەوەرە بێ بەڕێزان بەختەوەری لە پێدانایە نەک هەر لە وەرگتنا کەواتە سەرمایەش و دەسەڵاتیش کاتێکە بێ بەمای بەختەوەری کە بۆ خزمەتی خۆت و کۆمەلگاکە بەکاری بێنی خۆ زۆر کەسمان بینی پلەپای هەبوو سەداممان بینی هیتلەرمان بینی مۆسۆلۆنیمان بینی ستالینمان بینی زۆر خەڵک وەکو دەواری خۆماڵە گونی گوناری دەرێنە ئێمە لە پشتی باوکشمان نەهاتوینە دەرەوانە چیان لێ هات مێژوو چۆنیان باسەکات پیرەمێردی شاعیریش کە چی هەبووە بزانە فەیلسوفێکی گەورەی کورد شەو ڕۆژ ئێمە باسیەکەین و دوعای خێری بۆکەین لەبەرەوەی خزمەتی کۆمەلگاکەی خزمەتی ئینسانیتی کرد و عەتا لەوایە بەڕێزان کەواتە کاتێک پلەپای شەهادە کاتێک زانست و معریفەت و شەهادە ئەبێتە مای بەختەوەری ئینسان کە بۆ خزمەتی خۆت و کۆمەلگاکە بەکاری بێنی نەک پارە و شەهادەکە بۆ خۆ دەوڵەمەندکردن و بۆ هەڵخەڵەتان و فرتوفێڵ بەکاری بێنی بەختەوەری ئینسان لەوایە بەڕێزان ئینسان بزانێت تواناکانی چییە بۆیە هەر یەکێ لە ئێمە بێ بزانی خاڵە بەهێزەکانمان چییە هەر یەکێ لە ئێوە بەڕێزان ئێمە هەموو ئەو بینێرە بەڕێزانی کامان بینن هەمووی خاڵی بەهێزیان هەیە شتی جوانیان هەیە بەڵام شتە جوانەکان نابینێ بەس شتە ناشرینەکان نەبینێ ئەوە کێشەکەیە خۆ ئێمە مەلایکەت نین هەموو بەشەری خاڵی بەهێز و لاوازی هەیە ئەو کەسانە بەختەوەرن کە خاڵە بەهێزەکانی ژیانیان نەبینن من خەڵکە بینم مەسەن بۆ نمونە لە مەکتەب ڕاست بووە ساڵێ خۆی تووشی کێشە کرد و خۆمە کوژم و ئەکەم و ئەمە ئەکەم و ئەوواکەم بۆ کاکە خۆتە کوژی بۆ ئەوواکەی وڵا ساڵی ڕاست بووم با ساڵی ڕاست بوو بێتی بە ڕێزەکەم خۆ عمر دوور و درێژە خۆ تەخەڕوجی شەکەی تاعینات هەر نییە قەیچەکە پند و عیبرەتی لێوەرگرە بۆ ڕاست بووی بۆ نەو خوێنوە هۆکارەکەی چییە مێڵە ساڵێکی ترەمە بێت تۆڵی خۆتی لێ بکەرەوانێ و تەعویز و قەرەبوویەکەینەوە ئەی بۆ ئەوە نابینی باوکو دایکێکی باشە هەیە هەیە لە مەکتەب بە ساڵی دەرەچێ بەس باوکو دایکی خراپە ویهانەیەکەن و سوکایەتی پێکەن بۆ باسیەوە ناکەی چەندان هاوڕێی باشە هەیە ئەی بۆ باسیەوە ناکەی دوو چاو هەیە هیوا هەیە نابینایە اینجا شکوری خوازەکات بۆ ئەن دوو قاچە هەیە هیوا هەیە قاچی نییە ئەی دوو دەسە هەیە هیوا هەیە دەسی نییە بەشەم هەشت جوانی لە ژیان تا هەیە بۆ ئەمانە نابینی بۆ شکوری خوا ناکەی دووسێ مناڵە هەیە هیوا مناڵی خان پێداویستی تایبەتی سوپاسی خواکە سوپاس گوزارە لەبەرەوە بەڕێزان ئەمانە بەدبەختن کە شتە جوانەکانی ژیانیان هەیەە نایبینن تەمەتوعی پێوە ناکەن بەس بە دوای و خاڵە لاوازانەیە ئەگەڕێن کە هەیەە وڵا هەموومان خاڵی لاوازمان هەیە جاگە تۆ بە دوای خاڵە لاوازەکانمانە بگەڕی بەختەوە نابین من زۆر جارە ئەو ڕاپرسیم کردو تخوا با لە ئێوەش بپرسم لەوانەیە ئەمە قانونی حیاتە و ژیانەوەی تر خۆ مناڵمان هەیە لە مەکتەبە و دەرناچێت لە دەرسێکە دەرناچێت بۆ لە دوو دەرسا دەرنەچوە
چێ لە ئێمە کە مناڵەکەی لە دەرسێکا دەرناچێ هاتۆ سەیری کە کاڵم بەختەوەری تۆ ئێمە بیر لە خاڵە بەهێزەکانی ژانمان بکەینەوە. توخوا با پرسیار لە ئێوە بکەم، ئەگەر مناڵەکەتان لە مەکتەب بێتەوە، براکەتان خوشکەکەتان لە مەکتەب بێتەوە دە دەرسی هەیە، لە یەک دەرسا دەرنەچوە، باشە؟ لە چەند دەرسا دەرنەچوە یەک دەرس. خەتێکی سووریان بوو بەژێرانە بەداخەوە لە مەکتەب ئێمە وایە کرا، تە نازانێ ساوایەوانە. چێ لە ئێمە مناڵەکەی ئەگرێ ئەم لاولای ماچەکە دەسێ بە سەریایە نێڵە بە قوربانە بم ڕۆڵە ئەمرێ درێژ بێ سەرە بەرز کردینەوە لە ١٩٠ نەجاحەتی هێناوە بەس یەک دەرس دەرنەچووی ئەویش بزانین بۆ چی کاتی خۆی نەو خوێنوە کەم تەرخەمیەکە لە ئێمە بۆ لە مامۆسابە لە چیوە ئیشەڵا دەوری دووەم ئەوەش دەرەچیتیا کێمان ئەواڵین کێمان لە خاڵە بەهێزەکانەوە لەو نۆ نقطە لەو نۆ دەرسەی دەرچوە کێمان لە ێوەڕۆی تخوا بڕزان بەست و خوا بەڕاستی چێ لە ئێوە گەم مناڵەکەی یەک دەرس دەرنەچوو بێ بەس دەست بەرز کاتەوە بڵێ من گرنگی بە نۆ دەرسەکەیە دوان یعنی ئەگەریشیە دەرنەچوو بوو تۆ نۆکەی احتیمام پێی لەبەرەوە یەخوا دەستی خۆش بێ ئێ بەختەوەرە بی تاو خەفەت ناخۆی بەوە هەستە دایک و باوکێ یا خۆی خەفەتە خوایە بە چەپۆک مناڵەکەی داگە عەمرێ نەمێنێ داوەشەی گوڵاڵە سوورەیەکت تایە ئەی نۆ گوڵاڵە جوانەکەی تری بۆ نەبینی بۆ بەس گوڵاڵە سوورەیەکە بینی ئێ تەبەن خەفەتە خوا ئەڵێ سەیری کە مناڵی خەڵک لە کوێیە و مناڵی من لە چییە و بەدبەختین و مناڵی خەڵک یەکەمە بێ ئەی تر چیرۆکی لێ دروست دەکا و خۆی تووشی خەمۆژیە و دڵتە لە کاتێکە ئەیتوانی وانەکات بیکتە ڕۆڵە عەمرە درێژ بێ نۆ دەرس دەرچووی ئەخوا کاکەمە ئەحسایە عیلمە نۆ دابەشی دەیکە زەڕبی سەیکە لە ١٩٠ ئێ تۆ لە ١٩٠ ئەم مناڵە قووەتی هەیە وازە لێ ناوچی بۆ لای لە سەعادەکەی زەعیفی بۆیە ئەو کەسانە بەختەوەرن کە بیر لەو شتا ناکەنەوە کە هەیەە بیر لە خاڵە بەهێزەکانی ژیانیانەکەنەوە هەیە بەس چاوی لەوانەیە کە نیەتی ئەمە بەدبەختە تۆ بێت چاوی لەوە بێ کە هەتا نەک چاوی لەوە بێ کە نیتە سا خەڵکێ من خەڵکە ناسم ماشەڵڵا دوو خانووی هەیە بەسەر مرتاح نییە قەلە قاڵێ خوشکەکەم سیانی هەیە ئەی دەخوشکی من تۆ بۆ خۆت مقارڕە ناکەی بە خوشکەکە و سیانی هەیە بۆ خۆ مقارڕنە ناکەی بە براکە و کرێچیە بەس لێ تۆ دوانە هەیە خوانەی برەوە لە خانوویەکەی تو خانوویەکشی یاوە بکرێ ئەوە نابینێ بەزەوا بینێ کە خوشکەکەی تری سیانی هەیە خەفەتە خواودەی هەوڵ بەرودەی مێدەکە درنگ وەرەوانی بڕۆ ئیشێکی ترکە و نازانجە کردی بەسێ خوشکەکەی کا بە چوار هەتان مرتاح نابێ بیر لەوانە ناکاتەوە بۆیە بەڕێزان کەسانی بەختەوەر ئەوانن کە سەیری خوار خۆیان نەکەن نەک سەیری سەر و خۆیان بکەن هەر کەسێ سەیری سەروی خۆی کرد بە حیاتی بەختەوەر نابێ چکە سەروی تۆ هەر لە تۆ باشترە ئەوە قانونی حیاتە تۆ هەتا ئەگەیتە سەروتر ئەوە گاتە سەروتر کەواتە دایمەن لە حاڵەتی ڕاکردن و قەلەقایت و وەختێکە زانی جەڵتەیە لێمانەیە و پارەکەشمان ماڵی خۆنەخۆر بۆ چەکمە بۆر بەڵام ئەگە سەیری خوار خۆمان کردایە کە ئەوان چیان نییە کە ئێمە هەمانە ئەو کاتە مرتاح بووین هەستمانە کرد خۆ مەفروض ئێمە یارمەتی ئەوانیش بن کاکە یارمەتیشی مێ بەس عەلە لەقە خۆ مقارڕە نەمەکە اینجا ئەوەی هەشتا خاڵە بەهێزەکان گرنگەوە تام و چێژی لێ وەرگری سەرفیکەی بۆ خۆت خەڵکێکی زۆر هەیە پارێ هەیە بەڵام مناڵەکانی ڕەش و ڕوتن مناڵەکانی ناخاتە بەرخوێندن خەریکە لە بازار ئیشیان پێیەکە سەدان کێشەی خێزانی هەیە هەر لەسەر ڕەزیلەکەی ئێم پارەیە بوو بە چیکەی خێر و بەختەوەری بەوەوەیە کەواتە بەڕێزان نە پارە بەتەنێ پارە وەختێکە بێ بەختەوەری بۆیەنە کە عەقڵێکی باشی لەگەڵا بێ لە ماڵ و مناڵە سەرفیکەی خوێندنیان پێ تەواوکەی سەفەریان پێ بکەی خانووشتی جوانیان بۆ بکڕی یارمەتی هەژاران بی چکە یەکەم خاڵ بەڕێزان کە لە هەموو دنیای ئێستا ئیشی لەسەرەکرێ ئەڵێ ئەگەرەتەوێ بەختەوەر بی دائیمەن چاکە بکە بەڕێزانیەوە تاقیکەنەوە ئێستا چنە دەرەوانی یارمەتی دەستی فەقیرە بگرە دراوسەیەکە شتێکی نییە سەلامێکی لێ بکە شتێکی بەسیتی بەرێ ئەزانی ئێمە خوای گەورە شتێک لە ناخمانە هەیە تەمەن ئێمە کە مناڵە بین بەڕێزان دایک و باوکمان پێمانەڵێت درۆ مەکە درۆ خراپە دزی مەکە تف مەکە خراپە مەکە ئەوان محاسەبەمانەکەن لەسەر خراپەکان بەڵام وردەوە لە 5 ساڵی 6 ساڵیە ئەمە ئەچێتە ناوەی ئینسان شتێکمان بۆ دروستە بێ پێڵێن زەمیر ویژدان ئەو کاتە ویژدانمان زەمیرمان محاسەبەمانەکە لەسەر کارە خراپەکانمان نەک دایک و باوک و پۆلیس و قانون خۆ هەموو ڕۆژێ هەموو کەسێ پۆلیسێکی بەسەرەوە دانانەی ئێستا گەرێمە ویژدانمان زیینگوو بێ ناحەقی بەرامبەر یەکێ بکەین غەڵەتێ بکەین ویژدانمان محاسەبەمانەکە نایەڵێ بەختەوەر بین لە هەمان کاتە شتێکی تریشمانێ هەر لە مناڵی ئێستا ئێمە کە مناڵ شتێکی باشمانە کرد
دایک و باوکمان دەستخۆشی لێکردین پاداش لێکردین بەڵام وردە وردە خۆ نابێت ژیان هەرە بێ خەڵک پاداش بکە ئەچێتە ناوە لانی دەرونیەوە شتێک دروستە پێڵێن منی نمونەیی ئەنای میسالی ئەم منی نمونەیە لە هەموو کەسێکا هەیە بۆیە کە کارێکی چاکەکەی بەبێ ئەوەی کەس پێ بڵێ دەستخۆشی بەبێ ئەوەی کەس پێی زانی بێ بە کەسی ژودرا نەفسیەن مرتاحەبی بۆ لەبەرەوەی ئەو منی نمونەی پاداش دەکات تەشجیع دەکات بۆیە هەر کەسێ هەیەی تا ببەخشێ ئەوەندە بەختەوەرە بێ هەر کەسێ هەیەی تا ئیشی خێرکە و کاری چاکە خۆ بەخشین خۆشە نیە تۆ بچی مەکتەبێ دروستکەی مناڵێکە ئا لەویا بۆ یاخچیەکە شتێکە سەمونێکی تێ هەر کەسە بە پێی تواناکانی خۆی بۆ نمونە هیوا هەیە مناڵی هەژار هێوازی لە خوێندن هێناوە ئەڵێ باوکە جان بڕۆ بەر خوێندنەکە من مەسڵەفەکە دەکێشم هەتا ئیبتیدایی تەواوکە هیواڵە تا دادی من خەڵکێکی زۆرە زانم 50 مناڵی تەبەنی کردو جامیعەشی پێ تەواو کردو ئەمە چۆن بەختەوەر نابێ ئینسانە هەموو ڕۆژێ منی نمونەیەکەی شانازی پێوەکە هەموو ڕۆژێم کەسانە بە قوربان و بەساقێ بن و دوعای خێری بۆکەن هەشە هەر کۆیە کاتەوە کۆیە کاتەوە کۆیە کاتەوانە کەس ئیسفادەی لێ ناکات ڕۆژی حاڵەتی هاتە لامان کەیسێک وتی من زۆر زیرەک بووم لە مەکتەب بەس باوکم دەری هێنام وتی بێ ئیشکەی لە دوکان لەگەڵ نا ئیشکەی باوکە من زیرەک و نازانم چی وتی نەهێش بخوێنم وتی نەخوێنەواری کردم خوشکەکانمی دەرهێنام هەرێگو نییە وەختێ تەبەن ئەشیای سیارە و شتیان نەفرۆشت وتی وەختێک کە مرد خۆعافویکە دوکانەکەیان گەورە بووە بڵێن مەغزەنێکی گەورە بووە ئەنواع شتی تیا بووە ئەوە نی خەڵک هاتووە ئەشیا ئەگزۆز و شتێ های سیارە ئەگزۆز هەڵە مەسەن داوای ئەگزۆزیان کردووە لە ژێشتەوە بە دەرمانێناوە سەی دەکەین پارچەی دۆلارێتە دەرەوە تومەس هەمووی لول کردو خشتێتێ ناو ئەگزۆزەوانێ بە دەفتەر هەمووی مشک خواردوێتی ئەمێ ماڵی خۆ نەخۆر بۆ چەکمە بەر باشەوەی ئیسفادەی لێ نەکرد ڕۆی مناڵەکانی لە خوێندن بێبەش کرد کچەکانی لە خوێندن بێبەش کرد بە بیانووی ئەوەی با ئیشکەن و پارە پێیاکەن پارەکەش ئەوە نەتیجەکەی بێ لەکوێ ئەگەر ئەم باوکە بزانە ئەو خۆ بەختەوەر نەبووە متەکیشم کوڕەکان و کچەکانی سا دوعای شەڕی لێکن چ ئەو گەر چاوەڕێ بکە مناڵەکان خێرێ بۆ بکەن تۆ خۆت نەیکەی مناڵ چاوەڕێ نەکەی خێر و چاکە بۆ بکە لەبەرەوە بەڕێزان ئەوە بوو بە بەدبەخت پارەکە بوو بە بەڵا بۆ خۆی و بۆ بووە مارەگەی کۆمەرە کوێر کە زۆر جارێڵێن لە گەردنی ئاڵە مناڵەکانیشی لە خوێندن کەواتە بەڕێزان زۆر جار خەڵک خولیای ئەوەیە پارەی زۆر وەزانێ بەختەوەری بە پارەی زۆرەوەیە من لە سەرەتا بۆم باس کردم برادێکم پارەی دنیای هەبوو بڕاو بێ بەسەر خەریکی ئیشکردن بۆ زۆر نامڕتاحم بێتاقەتم ئێوتم تۆ جومعانی شەقی کاکە عەلەقەل جومعانی سراحەت کە وڵا پاس ماوەیەتی وڵای هەستەکەم مرتاحترم ئێوتم کاکە تۆ هەر ئیشکەی کاتن نییە دەوەرە جومعان تۆ ئیمکانێتەوە هەیە من بم لە جاتی تۆ هەر مانگی لە وڵاتێکە بم چە بەڕێزان هەدێشێ تۆزێ بێتاقەت بێ وەرە بڕۆرە ئەو دەشت و دەرێستا بەو خوابس بڕۆ شاخ و داخە بەزە و جەوە ببینە لە خۆتە مرتاحەبی کە ئابەکە و کەمە بێتەوە بەس تۆ هەر لە ناو چوار دیوارە خەریکی ئیش و کار بەوە خەریکی تیجارەت و بازرگانی بە مناڵەکانیشی هەمال کردبوو ئەنی پرسیاری لە مناڵیش ناکرد کاتیشی نەبوو تەرخانی کا بۆیان بۆیە هەموو ئەمانە بەڕێزان بەختەوەری بۆ ئینسان ناهێنن ئەبێ ئێمە بزانین بەختەوەری لە چیایە وەکو وتمان بەختەوەری لاقی بەو دووشتەوە هەیە بەڕێزان خۆ گونجاندنی دەرونی واتە لە جسمە ڕازیبی دوو لە توانە عەقڵەکان ڕازیبی خەڵکێکی زۆر هەیە زۆر زیرەکە بەڵام ئەوەندە بە مناڵی پیان تۆ دەبەنگی تۆ نەزانی تۆ نابی بە هیچ تۆ نان بە ناو چاوانتەوە نییە ئێستا خۆی بە بەدبەختە زانێ ئەڵێ من نابم بە هیچ دایمەن هەست بە کەمیەکە چۆن بەختەوەرە بێ بۆ ئێمە داواکارین لە هەموو دایک و باوکە ناو ناتۆرە لە مناڵەکانێن نەدۆزنەوە تووشی بەدبەختیان نەکەن پێی نەڵێت تۆ هیچ تێ ناگەی تۆ نابی بە هیچ لەوەتی تۆ لە دایک بێ میسراحەتمان نەکردەوە نان بە ناو چاوانتەوە نییە بۆ براکە و لە تۆ باشترە خوشکەکە و لە تۆ باشترە قەت مقارنەیان مەکەن بە یەکتری چونکە هەمووی بەدبەختی بۆ هێنێ کە هەست بە کەمیەکە خۆ گونجاندنی دەرونی نابێ گونجاندنی دەرونیەکە تەکەیفی نەفسەکەی لاقی بە جسمەوە هەر نییە تۆ لە جسمە ڕازیبی ئەبێ لە عەقڵیش ڕازیبی ئەبێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان تووڕەبوون و ئینفعالاتەکان و کۆنتڕۆڵ بکەی اینجا خۆگونجاندنی کۆمەڵایەتیمانێت تەکەیفی ئیجتیماعی خۆگونجاندنی کۆمەڵایەتی چییە؟ یعنی بتوانێت لەگەڵ هاوسەرەکەی خۆی بگونجێنێ لێی تێبگە بتوانێت لەگەڵ خوشک و براکانی بەڕێزان هەرێکی لێمە کێشەی خێزانیمان هەبێ مرتاحەبین نەخێر بەس ئەگەر خۆگونجاندنی کۆمەڵایەتیمان نەبوو سایکۆلۆژی ژن و پیاومانزانی لەگەڵ یەکە تەفاهوممان کرد خاڵی بەهێز و لاواز یەکتریمانزانی ئەمە ئەتوانی بەختەوەربی لە ناو خێزانە چونکە تۆ خێزان مرتاحی
لەگەڵ مناڵەکانمانە بە هەمان شێوە بتوانین تەفاهم بۆم بە فەتەی مڕاهقا بزانم مڕاهق چێ لە مناڵی چۆن مامەڵێ لەگەڵاکەم لە هەرزەکاری چۆن مامەڵە لەگەڵ دراوسەکانمە لەگەڵ خزم و کەسمە لە بواری کارکردنمە ئەو کەسە ئیشی لەگەڵاکەم تۆ هەفتەی 3 ڕۆژ 4 ڕۆژی بۆ دەوام لە بەیانیەوە تا سەعات 1 و 2 لەگەڵ 20 کەسا ئیشەکەی ئەگەر لەگەڵیان تووشی ململانەی و سڕابی مرتاح نابی خۆ بەختەوەری چێ بەڕێزان شە بەختەوەری دوو جۆرمان هەیە بەختەوەری کاتی هەیە بەختەوەری بەردەوام هەیە زۆربەی کات بەختەوەری کاتی چییە؟ عیلاقەی بەوە ئێستا نیە خەبەرێکی خۆشە بۆیە مثلا کچەکەت یا براکەت یا شغلە کوڕێکیان بووە الحەمدولله نوکەیەکی بووە مەسەلەن ئەڵەن بەیانی معاشە دەبڵە دێنێ ئەمە بووە ماوەیەکە هیچێک هاوڕێیەکە ماوەیەکە نەو بینی و تەلەفۆنێکی بووە کە گوێ لە گۆرانیی خۆشەگریت فیلمێگە بینی ئەمانە کاتیە بەڵام بەختەوەری دایمی ئەوەی کە مهمە ئەوەیە کە تۆ لە ناو خێزان و لە ناو کۆمەلگا و لە چوار دەورەکە و بەختەوەربی خۆ بەختەوەری تەواویش نییە بەڕێزان کەس نییە هەتا بەختەوەر بێ باوە موازدەوە بێنین بڵێ بەختەوەری ئەوەیە هیچ مشکیلەوە نەبێ ئەوە مردوو بەڵام مردوو ژەگەریشی خێری هەبێ کۆڵێکی لەگەڵ خۆیشتی باش ببێژینا ئەڵێن عەزابی قەبری شێ و نازانن لە قەبرەتیە و هەڵەیەن و محاسبە دەکەن و پێ دەڵێن تۆ بەهەشتی یاجانوی ئەوەش مردووش بۆ حسابە بێ هەر مرتاح نییە ئێمە ڕۆژی 3 جار هەر برسیمانەوێ بەڕێزان لەبەرەوە بەختەوەری ئەمە نییە تۆ هیچ کێشە و نەبێ بەختەوەری لەوایە بتوانی کێشەکانە چارەسەرکەی هەمومان کێشەمان هەیە لەگەڵ خێزانمانە لەگەڵ کوڕمانە لەگەڵ کچمانە لەگەڵ برامانە لەگەڵ چوادەورمانە لەگەڵ هەمووە بەڵام بتوانی بەسەر کێشەکان ئازاڵبی لێی ڕانەکەی زۆر خێزان هەیە ژن قسەی لەگەڵاکەم ئەڵێ مێردەکەم جۆم لێ ناگرێت کێشەکان کۆکەنەوە هەتا ئەتەقێتەوانێ لەبەرەوە بەختەوەری بەڕێزان ئەمەیە ڕێژەیە و نیسبیە هەیە لە ماڵەوە بەختەوەرە هەیە لە دایرەکەی بەختەوەرە هەیە لە دایرەکەی بەختەوەرە و لە ماڵەوەش بەختەوەرە هەیە لە هیچیان بەختەوەر نییە هەمووی عیلاقەی بەم خاڵانەوە کە باسمان کرد بەڕێزان بەش یەکەمی بەرنامەکە تەواو ئێمە ناوبڕێک وەرەگرین دوای ئەوەینەوە خزمەتتان بۆ وەرگرتنی پرسیارەکانتان و دروستکردنی دەمەتەقی و گفتوگۆیەک لەگەڵ ئێوەی بەڕێز بۆی بتوانین زیاتر بابەتی بەختەوەری دەوڵەمەند بکەین هەم بینەران و هەم خۆشمان ئیسفادەی لێ بکەین بۆی هەوڵ بین لە ئەنجامی ئەو خاڵانەی کە هەیە کە زۆر کەسەیە لە ژیانە بەختەوەر بوون چون چاوپێکەوتنیان لەگەڵا کردووە با ئیسفادە لەوان بکەین بۆ ئەوەی هیچ نەبێ ژیانمان ئەوەندە بەختەوەر بێ معنایەکی بێ لە ژیانە ئێمە بێ مانە بۆ ژیانمان دروستکەین نەگوابزانین ژیان کۆتایی هاتوویش خۆشیێکی تیانە ماوە بەدا خەوەندێک کەسەیە لەعنەت لە قەومیەت و نەتەوەکەی خۆشیەکە کە ئەمانە قەت بەختەوەر نابن پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان بەڕێزان دووبارە سڵاو بەشی دووەمی بەرنمەکە ئێستا کاتی پرسیار و وەڵام و گفتوگۆ و دەمەتەقی لەگەڵم میوانە خۆشەویستانە بەڵام بە پرسیاری کاگ یوسف دەست پێکەن کاگ یوسف خەلیل لەبەرەوەی قڕژی تەواو نییە خۆی نەیتوانی پرسیارەکە بکە بەس بۆی نووسیوم ئەڵێ بەڕێستان بەختەوەریتان جێڕایە بۆ خودی کەسەکە بەڵام کەسەکە لە ئێستادا دەژی کە ڕابردووی پڕ لە ناشرین و ئێستاش تەواو کەری ڕابردووە و کێشەکان بەردەوا من لێرە و بۆ ئایندە چۆن بتوانین گەشتبین دەست بێنین کاگ یوسف جان زانایەکەی دەروون ناسێکە نای دکتۆرێکە لە بواری دەروون ناسێ ناوی فرانکلینە ئەزانیم فرانکلینە لە سجنی نازیەکانە هیتلەر لەبەرەوەی جوولەکە بوو دایک و باوکی لەگەڵ ژن و مناڵەکانی لە تەنورا سووتانیان لە بەردەمی یعنی تۆ بێنەوە بەردەمی خۆت دایک و باوک و خوشک و برامێ لەگەڵ ئەوەشە هەر هەرسی نێنە ئێستا جۆرێک لە عیلاجی نفسیڵە عیلاجی نفسی چارەسەری دەرونی بە پێدانی مانە ئەڵێ ئەبێل من چنگ لەو بارودۆخەیا بووم هەرسم هەر نەهێنا تەسلیم هەر نەبووم نەمگو بەدبەختم خۆم تووشی خەمۆکیە نەکرد لەبەرەوەی هەر هیوام هەبوو شتێک ماوە ئەبێ بۆی بژین فعلەن ڕزگاریە بێت دوایی کەسێکە بێ یەکێکە بێت لە دەروون ناسە مەشهورەکان کە ئێستا خاوەنی فەلسفەیەکی تایبەت بە خۆیەتی هەر ماوە بە ناوی فرانکلینەوە لەبەرەوە ژیان چنگ ناخۆش بێ ڕابردوومان ئینسان گانیە دوو لە ڕووی ئێوە بینەران لە پێستەکە بمێنێتەوە ئینسان قابلی گۆڕانە چەند ناخۆشی هەبێ گەر بتێ ئێستا توانی ناخۆشیەکان ئەوەی کە لە ژیان ئینسانی شامویمە ناخۆشیەکان نامێنن
یعنی ئەگەر هەموو ژیانە ناخۆشی بێ لە دواییە خۆشی بێ خۆشی تام و لەزەتەکەی مێنێ ئەگەر هەموو ژیانە خۆشی بێ لە دواییە ناخۆشی بێ ناخۆشیەکە کاریگەری لەبەرەوە هەر کەس نییە نەتوانێت لە ناو ژەهری شەهنگوینێ بدۆزێتەوە ئەوە سەر ئیرادەی ئینسانەکان فەلسەفە و تێگەیشتنی ئەجینا شت نییە بڵێ وەڵام من ڕابردوویکی خراپم هەیە ناتوانم و داهاتوویەکی مەچول و ناسرامی ناتوانم ئێستا مرتاحبم بڕواو هەبێ ئەگەر ئیرادەکە هەبێ بیرکردنەوەیکی پۆزەتیف هەبێ تواناکانی خۆمان بناسین دڵنیا بە بەختەوەرە بێت. پرسیاری دۆمەڵی ئاسی هۆشیاری تا چەند بەختەوەری دروست دەکات لە کاتێکا کە وشیارەکان بەختەوەرترن لە وشیارەکان. خۆی مەرج نییە بەزەوە ڕاستە ئەنی زۆرجار لە قسە لە شێریان لە مناڵ لە هینیان پرسیار کردبوو لە تاغور فەیلسوفێکی هندی گەورەیە پێیان وتر وەرە گەورم تۆ ئەم گەشتوویتە ئەو لوتکە و ئاستە بەرزە لە تێگەیشتنە چێ لە دنیا مرتاحە و بەختەوەرە وتی من ئەتوانم خەڵکەکە بکەم بە سێفی ئەوە سێ جۆرەوە جۆرێکیان ئەوانن وەکو ئێمەوان کە گەشتونەتە ئاستێک هەموو شتێگەزانن چییە بۆ ئەم گرانیە بێ بۆ بەنزین وایە بۆ تورکیا تەداخولەکە بۆ ئێران واکە بۆ ئەموا لەگەڵ ئەوەکە بۆ ئەمە وایە بۆ ئەم نەعەدالەتێ ئەڵێ ئەزانین جوابەکانی چێ سەبیعەتی ئینسان و سیراع و ململانیەکان و مەساڵحەکان ئەزانین چییە ئەڵێ پەکمان ناکەوێ ئەزانین سەبەبەکان چییە و تووشی سیراع و ململانێ نابینەوە بۆ وایە بە دوای جواب بگەڕن ئەڵێ ئەمانە مرتاحن کە کەمینەن و ئەوانش کە تۆ باسی کرد ئەڵێ ئەوانن کە لە دنیا تێناگەن و جۆ بە دنیا نایەن و ئەوەی کاڵێ مناڵە و شێتە ئەوانش ئەوەش لەبەرەوەی بیر لە دنیا ناکەن ئەوانش مرتاحن گوێی پێنان بەزەڵە قوڕ بەسەر ئەوەی لە نێوان ئەو دوانایە کە زۆرینەیە نەوەکو ئێمە وەکو فەیلسوفەکان هەموو شتێ بزانن تەفسیری کەن و لێکدانەوەی بۆ بکەن نەوەکو ئەوانەشن گوێی پێنێن لەبەرەوە فعلا منا ئێستا یەکێ ئەوەی کە پیانەڵن شێت چەند ئێمە مستەڵحە بەکار ناهێنین هیوادارم بەکار نێنێن نەخۆشی دەرونی هەیە یا ئەو کەسانن کە گەشەیان دواکەوتووە بیرکۆڵن یا ئەوەی ئۆتیزم ئەزای هەندێک لە زاناکان ئەڵێ ئۆتیزم ئەسڵی ئینسانە کە تێکەڵ بە خەڵک نابی جۆ بە دنیا نایەوە و فەوزایە ئەسڵی ئینسانەوە بۆ بەس ئێستا بەهۆی بارودۆخەوە بۆبەوە ئەمانە زۆر مرتاحن لە دنیا هیچ خەمیێکیان نییە هیچ مشکلەیەکیان نییە بەڵام ئێمە ڕۆژانە سەدان خەممان بۆ دروستە بێ نازانین هۆکارەکانی جەر خۆی پێوە لێنەوە لەبەرەوەی قسەی جەنابێ بۆ ئەوە گەڕێتەوە پرسیارێک تر بەخشین مەرج نییە تەنها بە پارە بێت و زۆر شتی دیکە هەیە کە ببەخشە بێگومان مەسەلەن تۆ دوو قسەی خۆش لەگەڵی شێکاکەی دەستێ بەسەر یاهێنی قسەیەکی خێرەکەی وشەیەکی جوان بەکارێن ئێمە هەمووی کەلیمەت و طیبە سەدەقە حتا لە علم نفسیشا لا ئێمە کوردەواری خۆمانڵێ قسەی خۆشمان لە کونێتە دەر حتا لە علم نفسیشا ئەڵێ قسەی خۆشە بێتە هۆی زیادکردنی خڕۆکە سپیەکانمان 1500 یەکە ژمارە خڕۆکە سپیەکان زیاکە ینی مەناعەمان بەخۆتەکە ئەوە لە 100 وایە چۆن بتوانین بۆ خۆمان بژین و کە بەردەوام لە دەرگەی یەکتری نەدەین و نەچینە ناو دەکات وەڵی مەفروض هەندێک شتی حڕێتی شخصی ئینسان تەداخلی تیانەکە يعني حتى لەگەڵ هاوسەرەکانمانە هەندێک شت هەیە زاتێکی خاصە تایبەتە بەخۆی نابێ ئێمە هەموو دەکاری بچینە ناویەوە چونکە تۆ ئیزعاجەکەی کێشەی بۆ دروستەکەی بەڵام هەندێک شتێ پەیوەندی کۆمەڵایەتیە بۆمان هەیە هاوکاری یەککەین تەداخل بکەین بۆ مەسلحەتی ئینسانەکە نەک بۆ ئیزعاجکردنی و بۆ کەمکردنەوە لە حڕیەتی بۆ سوکایەتی پێکردنی کە بەداخەوە من زۆر سوپاس دەکەم پرسیارەکانە لە جێی خۆیان بوون بە گۆڤارخان اینجا دوای ئەوان فەرموو گۆڤارخان پرسیارەکە بکە دوو پرسیارم هەیە گەر ئەزیەت نەبێ ئەگەر کەسێک لەگەڵ هاوسەرەکەی بەس تۆ نزیکی کەرەوە بادەنەکە ئەگەر کەسێک لەگەڵ هاوسەرەکەی مرتاح نەبێت و لە یەکتری تێ نەگەن بەختەوەرەی لە خێزانەکانە نەبێت چی بکەن باشە زۆر سپاس ئەو پرسیاری یەکەم بەڵێ دووەمیان تۆ باسی هەموو هۆکارەکانی بەختەوەریت کرد هەمووی نابا بڵین زۆربەی باس کرد چ لە ناوە چ لە دەرەوە چ بە باش چ بەخراپ بەڵام باسی قسەی خەڵکە نەکرد قسەی خەڵک تا چەند کاریگەری هەیە لەسەر هۆکاری بەختەوەری ینی بە قسەی خەڵکە زۆر سپاس وەڵا گۆڤارخان پرسیاری یەکەم کە لەگەڵ هاوسەرەکان نەگونجێ تەبەن هاوسەر چییە هاوژین چییە تۆ کەسێکە شوو بە یەکێک کردووە ئەو شخصیەتێکی هەیە لە خێزانێکا پەروەردە کردووە بیرکردنەوەی جیاوازە سایکۆلۆژیی پیاو من لە کتێبێکا بە ناوی سایکۆلۆژی ژن و پیا من هیوادارم بیخوێنیتەوە بۆی بزانی پیاو چۆن بیرەکاتەوە ئەقڵێتی پیاو چییە ئەگەر لی تێگەشتی زۆر شتێ خەفەتی پێ ناخوت چێ پیاو هەمووی وایە ئەی نەشت پیاوی ژەبێ بزانانی سایکۆلۆژی ژن چیە و ژن حەزی لە چیە و ڕقی لە چیە و چیەکە بۆ ئەوەی لە یەک تێبگەن یعنی ئەبێت تۆ هەوڵ بێ ئەو کەسی شوو پێ کردووە جاری ئەگەر بناغەکەی لەسەر بناغەیەکی ڕاست بوو نزیک بوون لە تەمەنەوە لە یەکتری لەلایانی ڕۆشنبیریە و نزیک بوون لەلایانی کۆمەڵایەتی و نزیک بوون دڵنیا بە لێک تێگەیشتن نەبێ ئەمە یەک دوای شوکردنەکە بۆ مەسلحەت نەبێ تەمەنێکی زۆر جیاوازی نەبێ ئەو 20 ساڵ بێ ئەو 50 ساڵ بێ و کەسی سێم تەداخل نەکە بتوان خۆتان کێشەکانتان چارەسەرکەن خەس و خەزور نێتە ناو کێشەکانتانەوانێ هەم ئەتوانی بەختەوەربی بەڵام
ئەگەر بەرامبەرەکە لێو تێ نەگات و جۆ لێ نەگرێت و عیناد و کە لە ڕق بێ و کەسێکی ڕەزیل بێ و کەسێک بێ هەر خۆی بێ و شت فەڕسکا بەسەر تا و بەهاو قیەمێکی بۆ دانەنێ و بیەوێت تۆ وەکو ئالەتێ بەکار بێنێ و ماڵە و کا بە ئوتێل و چی و چی و چیوانە بێگومان مرتاح نابی لەگەڵێ بەڵام هەرەبی هەوڵی لەگەڵابی قسەی لەگەڵا بکە شتەکانی بۆ ڕوونکەیتەوانێ بڵێ من هاوسەری تۆم دائیمەن من ئەیڵێم قەت هجووم مەکەنە لەسەر کەسێتی هاوسەرەکانتان مەڵێ تۆ پیاوێکی خراپی پیاویش نایە بەژنەکەی بڵێ تۆ ژنێکی خراپی نا بڵێ تۆ پیاوێکی باشی بەڵام شەو درەنگیتەوە من ڕقم لەوەی ڕقم لە تۆ نییە مثلەن تۆ ژنێکی باشی ڕقم لێو نییە بەڵام ڕقم لەوێ مناڵەکان هێمال کردووە یا ناوماڵ پیسیاچی کەواتە هجووم کەنە سەر ڕەفتارە هەڵەکە ئیتر ئەبێ هەوڵ بیت و لەگەڵ یا و کەسانی تر هاوکاری و کاقزم و کەس و بۆ ڕێگەی ئەوەی چارەسەرێ ئەگەر هەر چارەسەر نەبوو هەر نەهاتە ڕێ ئەوە خواڵێ ئەبغەض الحەلاڵی تەلاق ئەو کەسانی کە نەگونجێن و ژیان بێ بە دۆزەخ واللهی لێکجابوونەوەی هەردووچیان ژیانێکی نوێ هەڵبژێرن دیار لەسەر ئەساسێکی غەڵەت بووە و هەموو هەوڵێکی ژەی ناگەنە نەتیجە ژیان مناڵەکانی ژەفەوتێن ئەگەر مناڵە بێ هەردوو لە ئافەوتێن ئیلا ئاخر شت ئەگەر کە هەموو ڕێگاکان هەموو دەرگاکان لێمان نا کێشەکە حل نەبوو ئەوەی لێکجابوونەوەی بەس من دڵنیام ئەگەر دوانەکە تێگەیشتوو بن ڕێز یەکتری بگرن حساب بۆ یەکتری بکەن کێشەکان حەلە بێ بەس خۆی هەر کێشە هەرمێنە لە ناو ینی ئەگەر خێزانێ کێشەی تیانە بێ و خێزانە هەر ئەسڵەن بنەماکەی ڕاز نییە ئەبێ کێشە هەبێ و خۆی کێش دوایە بەڵام کێشەی بچووک ئەمە ئەوە بەنیسبەتەوە بەنیسبەت پرسیاری دووەم بە قسەی خەڵکی بکەیت والله خوشکی من ئەگەر ئینسان بە قسەی خەڵکی بکە وەکو جەحا و کەرەکەی و گوێ درێژەکەی لێو مەسەلە بیستووە کابرایەکە بێ ناوی جەحابێ ئەم کەسە بۆ خەڵکەژی بەس خەڵک چی بڵێ ئەوێ خەڵک ڕازیکە ئەبی نەک بە منافقەی بە هەزار ڕوو چونکە هەر یەکە ئێستا لەم قاعەیە بڵێن 20 کەس 25 کەسی تیان هەر یەکەمان شتێکمانەوێ ئەو جلەو لەبەر کردوم نەڵم جوانە یەکشتەڵە جوانیە ڕەنگەکەی گۆڕی یەکشتەڵە جوانە یەکشتەڵە جوانیان کەواتە تۆ بتەوێ خەڵک ڕازیکەی ئەوە لە ژیانە بەدبەختەبی بەڵام خۆتان نەزانی ئێمە دیانەتەکان فەلسەفە و زاناکان و علم و زانست کۆمەڵی شتی داناوە دابووی نەریتی کوردەوای ڕەسەن ئەڵێ ئەمانە ڕاستەوە ئەمانە غەڵەتە تۆ ڕاستەکان بکە ئیتر خەڵک چیە لێ با بڵێ ئەو خوای گەورەیە کە ئێمەی دروست کردووە ئێستا نیوەی خەڵک ئەگە زیاتر نەبێت اعترافی پێ نەگەڵ خوانی ئەستەغفیر الله ئەبێ خواوەزدەیشی خۆی بێنە من نموجارە بە نمونەیە حەزرەتی نوحەوە بزانم بە هەڵەیانە چوم 950 ساڵ ژیا ئەو 950 ساڵە نەیتوانی قەنەعەت بە ژنەکەی بە ئیمانی پێبێنێ ژنەکەی خۆی دەبێتەوە شتێکی طبیعیە ناتوانانی خەڵک ڕازیکە چکە خەڵک بۆ چوونی جیاوازیە لێکدانەوێت هەر یەکە حەزی لە شتێکە هەر یەکە لە طبقەیە بۆ لەبەرەوە بەڵام تۆ ڕێگە ڕاستەکە بگرە ئەوانەی ڕاستە بیکە بەڵام چاولێکەری مەکە چکە چاولێکەری چیە ئەو خانووی کردو تۆیکەی لە پڕیشتە لە دیزاینەکەی جوانێ پەشیمانە بیت یشتە لێوە جلێگە کڕی یشتە تۆ بۆ خۆت یەکڕی جل پێشەوەی جلەکە بکڕی لێ منەمەیە سعرەکەی لەمەیە بێ مۆدلەکەی وابێ ڕەنگەکەی وابێ تر مادەم بەدڵی خۆ بوو هاتی تۆ دایکە خوشکە دراوسێ هاوڕێ هەرچیەگەڵێ باش نییە تۆ بڵێ من بۆ خۆمم کردەوە تاو نەک پەشیمامی تۆ سیارەیەکە کڕیتەوە بە مواسەفاتە خۆ بەدڵی خۆ نابێ پەشیمامیتەوە چونکە ئەو کەسانی ئەبن بە پاشکۆی کەسانی تر کەسێتی خۆیان نابێ ڕێی خۆیان نابێ فکری خۆیان نابێ پاشکۆی کەسانی تر دەبن قەت بەختەوە نابن بەدبەختە بن بەعکسەوە با فێنخانی جوەرگرین فێنخان فەرموو دەستخۆشی و لێکم دکتۆر دوو پرسیارم هەیە بەڵێ یەکەمیان ئەوەیە ئایا گەشتبینی لە خودی مرۆڤە ئەیگەێنێ بە بەختەوەری دووەمیشم ئەوەیە کە ئەگەر کەسێک بە ئارامی بخەوێت یعنی هەچ کاتێ بێ لەر شوێنێکا بنوێت خەی بێت یەکسەر خەی لێ بکەوێت ئایا ئەمە هۆکارێکە بۆی کە و کەسە بەختەوەرە دەست خۆش بەڵێ مەسەلە نەک بڵێن بەختەوەرە بەڵام مانای وای کێشەی نییە کاتێک کە تۆ سەرەکەیتە سەر سەرینەکە خوشکە بە ڕێزەکەم یەکسەر خەولێکێ مانای وایە مێشێ مەژغوڵ نێ بەشتی ترەوە هیوار تەپوتلێتی بیل لە دایکەکاتەوە بیل لە قسەی خوشکەکەیەکاتەوە بیل لە پاراکاتەوە بیل لە دۆلارەکات و بیل لە ڕابردوویەکات بیل لە دادوێکاتەوە هەر تەپوتلێتی ئەوە مانای وای کێشەیەکێ ئەکە تۆ کێشە هۆی بەختەوەر نی نەمگو بەختەوەری کاتی هەیە و بەختەوەری دایمیە بەڵام کە سەرێکی دە سەرسەرینەکە و خەولیەکە و مانای وایە زەمیرە مرتاحە خوشکی من عذابی کەسە نەیاوە زوڵمی لە کەس نەکردەوە ناحەقی وەرز دەکرد بۆیە خەولێکەوێت بەڵام ئەگەر ناحەقی و کردبێ زەمیری محاسبە دەکات تەبوتلی پێیەکە ئەمە بەنیسبەتەوە گەشتبینی بەڵێکە گەشتبینی یەکێکە لە ڕەگەزەکانی بەختەوەری هەموو ئەوانەی گەشتبینن بەختەوەرن چونکە لایەنە جوانەکانی ژیانە بین نەمانگو دایمەن تۆشتە جوانەکانی ژیانە بینە پەرداخێکی ئاوا ئەبین نەڵێن نیوەی پڕە خۆ زۆر جارێمە بۆ ئەناڵین ئاسەیریکەوە چەنگی ئاوتیایی ئەگەرەوەیتی نیوەی بەتاڵە چووە بەلای لا خاڵە لاوازەکانە دوایە چووە بەلای ڕەشبینیە ئەمە ڕەشبینە ئەڵێ ئەی بۆ ناڵی نیوەی پڕە کەواتە گەشتبینی بەڵێ ڕەشبینی عکسەکەیەتی لەبەرەوە تا ئینسان گەشتبین بێ شتەکان بە جوانی ئەبینێ هیوای هەیە ئاواتی هەیە ئەمە هەمووی بۆ باری دەرونیمان بەختەوەری دروستەکە بڵێ
ببوورە ئەوە پرسیارەشم کردەوە لەبەرەوەی لە کەسایەتی خۆمان هەیە ئەو گەشتبینیە ئەنجا من پێشتری ژوتم من خۆم بە کەسێکی بەختەوەرە زانم بۆیە وتم زانەوە هۆکارێکە بۆەوە یعنی بەڕاستی بێگومان خاتونجان بۆیە ئێمە هەموو جارەڵێن ئینسانەکان گەشتبین بێ ڕەشبین نەبێ شتە جوانەکانی ژیان ببینن ئێمە ژیان پڕ لە خۆشی و ناخۆشی تۆ شتە جوانەکانی ژیان نبینی بەختەوەرەبی چونکە مانای وایە بە دوای شتە جوانەکانە ئەگەڕێ ئینسانیش کە شتێکی جوانە بینێ مرتاحە بێ بەس بە دوای شتە ناشرینەکانی خۆمان و دراوسەکانمان و چوار دەورەکەمان ناوماڵەکانمان بگەڕی دایمەن بەدبەختە بی ینی مرتاح ناوی تووشی خەمەوەکێبی قەلەقەبی زۆر سوپاس کاگاری گیان فەرموو دکتۆر گیان دەست خۆش بێ کۆمەڵە تەوەری جوانە لەسەر بەختەوەری ئۆمانە وروژان من شاخەوانم لە گروپێکمانەیە هەفتانە شاخەوانیەکەین زۆر خۆش ناو طبیعەتە چیتە ناو سروشتە و وەرزشە گەشتبینیە بەڵێ ڕۆژە لە تۆڕە کۆمەڵاتەکان بابەتی دکتۆرێکی ئەوروپی بەرچاوکە و باسیەوەی کرد کە کەسێک بچێتە ناو سروشتەوە یان وەرزشی شاخەوانی بکە هۆرمۆنی دڵخۆشی زیاد دەکات جێگای کۆمەڵە هۆرمۆنی زیان بەخش دەکرێتەوە منەمە لێرە پرسیار لە بەڕێز بکەم ئایا لە هیچ زانستێکە هەیە هۆرمۆنی بەختەوەری هەبێ ئەگەر هەیە چۆن ئەو هۆرمۆنە زیاد بکەین ئێمە بچینە سروشتەوە هۆرمۆنی دڵخۆشیمان زیاد بکە ئایا هۆرمۆنی بەختەوەری چۆن زیاد بکەین زۆر سپاس وەڵای شتێکی زۆر جوانەوت کاک ئاری بێگومان بەڵێ هەیە مێشکمان غودەکانمان غودەی نوخامی هەیە ئێمە کۆمەڵێ غودە گلاندمانێ هۆرمۆن دروستەکەن لە ناو مێشکمانە دوو هۆرمۆن دوو غودە هەیە غودەی نوخامی هەیە لەگە سنەوبەری لێرە غودەی دەرەقی هەیە دەرەقیە گلاند لێرە سەعتەری هەیە سەر و گورچی لەمان ئەدریناری گلاند ئێوە تا دوای کۆمەڵێ ئەمانە هۆرمۆن مەوادی خام لە خوێن وەرەگرن وەکو مەعمەلەی گۆڕن ئەیکەن بە مادەیەکی کیمیایی پێڵێن هۆرمۆن بەڵێ زانست دەری خستووە بۆ نمونە کۆمەڵێ مادە هەیە یەکێ لەوانە سیرۆتۆنین ئەم سیرۆتۆنینە کە لە بینی خانەکانی مێشکا هەیە کە کەم بکات ینی ڕێژەکەی تێکچە ئینسان تووشی خەمۆچەکە ئابابێ دڵت تەنگە بێ بۆیە دکتۆرە نەفسیەکان چیە نووسن سیرۆتۆنینێ بۆ نووسن عیلاجەکەی بۆ نووسن با بڵێن دژە خەمۆچەیە ینی زدی خەمۆچەیە کەواتە کاتی ڕێژەی سیرۆتۆنینیش بە چی مەسەن دۆپاماینمان هەیە دۆپاماین ئەمە هۆرمۆنێکە عین نشت حتا لە بینی خانەکانی مێشکان معلومات نەقڵەکان عیلاقەی بە کرانە و کۆمەڵایەتیەوە خەڵگەوێ بە کەسی کۆمەڵایەتی و تێگەڵ بە خەڵکە بێگەشتبین زیاترە بێ ئەوەی دۆپاماینەکەی زۆر بێت تێک کێشە بۆ دروستەکە ئیندرۆفینمان هەیە هۆرمۆنێکە ئەمە پێڵەن هۆرمۆنی سەعادە لەگەڵ ئەوانی ترا بەختەوەری ئەمە زانی وەکو چی وایە وەکو هەر چۆن مۆرفینوانەمان هەیە هەندێ مخدر هەیە لە مادەی هۆشبەرا هەیە ئەمە کاتێک کە تۆ هەست بە ئازارەکەی کێشت هەیە ئەم ئیندرۆفینە دژە ئازارە یعنی وەکو وایە لە کە ئازارە مێشتێکم لێ بن دژە ئازار تووشی سەرخا و خاوبوونەوە دەکات هۆرمۆنێکی ترمانی ئۆکسیتۆسینی پێڵێن ئۆکسیتۆسین ئەمە چیلاقی بە چیەوەیە علاقی بە خۆشەویستیەوە هەیە ئەم هۆرمۆنەیە کە خۆشەویستی لە بینی ژن و مێردا دروستەکە لە بینی دایک و مناڵەکانە دەرکەوتووە ئەڵێ کاتێک کە تۆ باوەش بە کەسێکی خۆشەویست تاکەی دەزەملیەکەی ماچیەکەی ئەو هۆرمۆنە زیابێ هۆرمۆنی خۆشەویستی زیابێ خۆشەویستی تۆ هیچێکی خۆش بێ بەختەوەرە بی لەگەڵیان بۆیە مناڵ کە لە باوەشیەکەی ماچیەکەی ئەی لاوێنی تەوانەیە لەگەڵ کەسانی داوسێت تا تەوقعەکەی دەسەکەی تەمەلیت چەند حساب بەهۆی ئەم کۆڕۆنایەوەڵێ تەوقە مەکەن ئەو لە کوردەواری جاران هەمان بوو دەست مەکەنە ملی یەکتری بەشەڵا و نەخۆششمان لە کۆڵە بێتەوانێ ئەمانە هەمووی عیلاقیان هەیە بەڵێ لێرەشا سەرو هەردوو گورچی لەمان هۆرمۆنی بەدبەختی ئینتاجەکەن ئەمە خاستە ئەگەر قەلەق بی ڕەشبین بی لە شتی خراپ بکەیتەوە هەر بی لە خاڵە لاوازەکان بکەیتەوە ئەم هۆرمۆنە بەرهەمیە ئەبێتە هۆی چی کۆرتیزۆن ئەبێتە هۆی ئەوە کە تووشی خەمۆچیە و کاو دڵت تەنگ بێ و حتا ئەو سیرۆتینی نەشکەمەکە معلوماتەکان نەقڵ نابن بۆیە ئەوانەی ئەترسن و قەلەقن لە ئیمتیحانە زۆربیان ئەو هۆرمۆنی بەدبەختیان خەمۆچیان زیاکات و مێشکیان جامی معلوماتەکانیان نایەتەوە بەڵێ پەیوەندێکی زۆر هەیە اینجا چوونە ناو سروشت سەیران گەڕان جەوگۆڕین هەمووی ئەبێتە هۆی دڵخۆشی گەشتبینی بیرکردنەوە لە خاڵە بەهێزەکانمان مانابین بە ژیانمان هەمووی ئەبنە هۆی زیادکردنی هۆرمۆنی بەختەوەری زۆر سپاس پرسیارێکە بەڵێ بناغەیەکی علمی زۆر پتەوی هەیە بێ خاڵخان دەستخۆشی لەکەم و بەرنامە زۆر سپاس بێ خاڵخان منش پرسیارەکەی من ئەوەیە بەس بی نزیکی کەرە و تۆزە دەنگ بەرزکەر بەڵێ پرسیارەکەی منش ئەوەیە کە هەندێک کەس هەیە تەماح و چاوچڕۆکی وای لێکردون کە ئەبنە هۆی نابەختەوەری ژیانیان و هەندێک کەسیش هەیە ڕەزیلە یاخود دڵپیسە ئەمانەش لەگەڵ ئەوەیە ئەبنە هۆی خیانەتکردن بالضبط جا خۆی هەر ئەوان نەشە تەوا پرسیارەکە بەڵێ زۆر سپاس جا بێ خاڵخان یەکێک کە ڕەزیل بێ
من لە سەرەتای وابزانام نمونەیەکم باس کرد کابرام هەموو دۆلاری هەبوو شاد بیێوانەیە باشە دوایی چۆن مناڵەکان دوعای خێرێ بۆکەن چۆن مناڵەکان لێو ڕازین کە تۆ پارەکان لێ بشاریتەوانێ و لە مەکتەب و لە خۆشیەکانی ژیان بێ بەشیانکەی ئەبێ کێشەکەیە کەواتە ئەوانەی ڕەزیلن ئەوانەی دڵپیسن ئەوانەی کە بۆ نمونە فرتوفێڵ غەش خیانەت قەت بەختەوەر نین لەوانەیە بە زاهیر دەڵێ بەختەوەرم بەس مستەحیلە بەختەوەر بن شەیەکی ڕەزیل بێ دائیمەن بووە بە کۆیلەی پارەکانی پارەکە ئەوی بەستۆتەوانێ خۆی ئینسان پارە پەیاکە بەزە و پارەکە ئەوی بەستۆتەوە ئەو کاتە پارە لە جیاتی بێ بە وەسیلە بۆ بەختەوەریمان ئەبێ بە غایەیەک و بە دوایە ڕاک بەختەوەریمان لێسەیە کە یەکی حەسوود بێ دائیمەن چاوی لە کەسانی ترە بە سەرکەوتنی کەسانی تر بە خۆشی کەسانی تر بەدبەختە بێ لەبەرەوەی واداری ئەم صفاتە ناشرینانە لە کۆڵ خۆمانی بکەینەوانێ بە هیچ شێوەیەگەمانە بەختەوەری بۆ ئینسان نایەنێ زۆر سوپاس شنۆخان دەستخۆشی و لێکم دکتۆر من جودا لە هاوڕێکانم پرسیارم نییە بەڵام ئەوە ئەڵێم ئینسان خۆی لە ناخی خۆیان خۆی دروست نەکا بەختەوەر نەبێ یعنی بەختەوەری دروست نەکا ناتوانێت بەختەوەر بێ من دڵخۆشم هەمیشە بەبوونی خۆم چونکە لەش ساغم لەبەرەوەی بەختەوەری لە ناو ئینسان لە دەرەوە نییە لە دەرەوە بۆی نەگەڕی ئەلحەمدولیلا لەش ساغم ئایلەیەکی ڕێکوپێکم خاڵە بەهێزەکانی چاولە خاڵە بەهێزەکانی ژیان دەبینی سەحەتی خۆ دەبینی خێزانەکەی خۆ دەبینی چیتر سوپاس بخوا ئایلەیەکی ڕێکوپێکمەیە لەگەڵەوەی هاوڕێی باشمەیە لە ماڵە و لە دەرەوە بەختەوەرم لە هەمووی گرنگتر من خۆمم یعنی هەمیشە لە هەر شوێنێکابم ئەلحەمدولیلا توانیومە بەشتێکی بەسیتیش بێ هاوکاری بەرامبەرەکەم بکەم شنۆخان بەختەوەریەکە لە چێوە هاتووە لە شتە جوانەکانی ژیانتەوە خاڵە بەهێزەکانتمان بەڵام یەکتر هەیە لەوانەیە کاکە نیوە مەعاشە مەسەلەن دزی و گەندەڵی هەیە خۆ ڕاستەمانە هەیە بەس کە تۆ خۆ بەوانەوە مەشغوڵ کرد و هەر کاتی خۆ بەوە کوشت جوانیەکانە دەفەوتەیە تۆ ئەمانە گەندەڵی هەر هەیە کوشتن و بڕین هەر هەیە قابیل هابیلی برای خۆی نەکوشت حەزەت یوسف براکانی چیان لێ نەکرد ئەمە مێژوویەکە دینیش پێمانەڵێ و شەڕی جیهانی یەکەم و دووەم و شەڕی ناخۆمە ئەمە تەبیعەتی بەشەرە خێر و شەڕی تایە ئەنجا جاری وا شەڕەکە زاڵە بێ ئەمانە دروستە بەڵام ئێمە بێ ئیش لەسەر خێرەکە بکەین دائیمەن گەشبین بین ئەها باسمان کرد ئەمانە بەختەوەری تۆ ژیان بە من کۆتایی نایەت و بڵێ من بێ هەموو کەس وەکو مەلایکەت بژی خۆم بکەم بە مامەخەمە ئەم بیرکردنەوانە ئەو کێشانەمان بۆ دروستەکە بەس تۆ الحەمدوللا بە دیوە گەشەکەیە بیرەکەیتەوە هەمیشە ئینسان ئەبێ ینی جارێک ئەگەر بڵێ خراپم یا بەختەوەر نیم 18 جار ئەبێ بڵیتەوە باشە من جا باڵانسە بێتەوە بێگومان کەسێکی خۆنەویستبی زۆر مرتاحتری لەوەی کەسێکی خۆپەرستبی من ئەمانە هەموویە بینم و لە خۆشما بەرجەستە بە ڕێزەکەمێمە شنۆخان مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە من ئەگەر هەم بێت و دەوڵەمەند بم دراوسەکەم نەیبێ و فەقیر بێت بێدەنگ نابێت دزیم لێکات و فێڵم لێکات و حەقی خۆیم لێوەرەگە بەڵام ئەگەر من لەوەی هەمە یان بە و ئەویش تێر بوو برسی نەبوو دزیم لێ ناکات بۆیە بەختەوەری ئینسان ڕەبتە بە بەختەوەری کەسەکانی ترەوانێ بۆیە ئەمەیە لە 3 سال لە هەموو وڵاتانی دنیاە منافەسەی کۆمەڵایەتی هەیە ئەڵێ با هەمومان براوە بین نەگیەکێ براوە بێوانتە دۆڕابچێ بێ دەنگ نابێ جا لەبەرەوە بیرکردنەوەکەی جەنابە ئەمە بیرکردنەوەی پۆزەتیفە بیل لە شتە جوانەکانی ژیان دەکەیتەوە بیل لەو شتاناکەی کە خوا پێیاوی خۆشتی خراپیشەیە لە ژیانمانە کەم ئاوی هەیە گەرما هەیە بێکارە باە بەس ئەوانە گەشتبینیمان بۆ دروستەکەن نەخێ ڕزبینیمان تووشی کابەمانەکەن هۆرمۆنی بەدبەختەوی کاگاری باسی کرد بۆمان دروستەکەن دەست خۆش بێت لەم ژیانە ئێستا من و تۆ ئەم کەسانی تیاژین بۆ خۆی جەنجاڵە ئەگەر بمانەوێشتی نەگەتیڤ دەربێنین زۆرە بەڵام ئەبێ ئێمە جوانەکانی ببینین هەر تەواو نابێ بێگومان دەست خۆش بێ زۆر سپاس کەژاڵخان دەستخۆشی لێکم بە بەرنامەکەت من پرسیارێکمێک کاک دکتۆریان بە پێی هەڕەمەکەی ماسلۆ بێت کاتێک مرۆڤ بەختەوەرە بێت کە پێداویستە سەرەتایی و سەرەکەەکانی لەگەڵ پێداویستی کەمالی و جەمالیەکانی هەبێت ئینجا مرۆڤ بەختەوەرە بێت ئایا ئێمە و بەختەوەریمان هەیە بە هیواشم هەمومان بەختەوەری خۆمان بدۆزینەوە لە ناخی خۆمانە زۆر سپاس کەژاڵخان ئەوەی هەڕەمەکەی ماسلۆ باسێک کرد بەوەی بینەرانیش لێمان تێبگەن جەناب دیارە زانیاری لەو بوارەوە هەیە ئەمە زانایەکی ئەمریکیە ناوی ئەبراهام ماسلۆیە هەڕەمێکی دروست کرد وەکو سێ گۆشەیە لە بنی بنەوە یەکەم پێداویستی ئەڵێ مرۆڤ ئەم پێداویستیانە هەیە یەکەم پێداویستە فسیۆلۆجیەکانە مەسەن نانە ئاوە ڕزگاربوون لە پاشەڕۆی ئۆکسجینە هەتا دوای چکا بێمانە ئاژەڵی شەی بێ بۆ ئێمە بژین من ئەگەر نەخەوم و هەوا نەبێ و نان نەخۆم ئەمرم ئەمە مانەوەی ئینسانە لە ژیان بەڵام یەکەم پێداویستی دەرونی دوای ئەم پێداویستی فسیۆلۆجیانەکە دووەم پێداویستی هەڕەمەکەی ماسلۆیە پیانە پێداویستی ئەمن و ئاسایش یعنی خوشکە بەڕێزەکەم تۆ لەگەڵ لە ماڵەوەیە ئەگەر لەگەڵ دایک و باوک و کەسەکان تا مرتاح نەبی هەست بە ئەمن نەکەی هەڕەشە و لەسەر بێ بەختەوەر نابی
بۆیە بێ لە ناو کۆمەلگاکەتە لە ناو گەڕەکەتە هەست بە ئەمان بکەی ینی هەڕەشەنە بێ لەسەر ژیانێ لەسەر ماڵ و مناڵێ لەسەر داهاتێ لەسەر سەروەتێ لەسەر چی کە ئەو پێداویستێش تێر بوو ماسلۆڵێ ئەڵێ ئینسان بە دوای خۆشەویستی ئاگەڕێ ئەوێ خۆشەویست بێ و خەڵکی خۆش بێ طبعاً ئێمە باسمان کرد خۆشەویستی کە گرنگە بۆ ئینسان زۆربەی زۆری زانکان ئەڵێن توێژینەوەکان ئەڵێن ئەوانەی کە خەڵکە کوژن و خۆیان نەکوژن خۆشەویست نین هەستەکەن ئیهمال کراون کەس خۆشی ناوێ ڕقی لێیانە چکە یەکێکی خۆش بێ خوشکەکەی من تعدا لە خەڵک ناکە دزی ناکە پیاو ناکوژە بڕۆ بوو هەموو ئەوانەی کە لە سژن هەمووی لە خۆشەویستی بێبەشون بەڵێ ئەوە زۆر گرێ اینجا دوای ئەوەی کە پێداویستە فسیۆلۆجیەکان تێر بوو خەڵک هەستی بە ئەمان دڵنیایی کرد خۆشەویست بوو خەڵکی خۆشویست ئینسان وڵاتەکەی خۆی خۆشەوێ شارەکەی خۆی خۆشەوێ کۆمەڵەکەی خۆی خۆشەوێ اینجا بۆیە ئێستا گەنجەکانمان ئەڕۆن چکە پێداویستیانەی تری تێر نەبووە ئەوە قاتی چوارەمە ئینتیما بە شعار نابێ وڵاتۆ وڵاتی خۆش بێ کوردستانە خۆش بێ کە ئەو بستی عەرزی نەبێ هەست بە ئەمان نەکە مستەقبەلێکی نەبێ شەهادەیەکی ناوە شوێنێکی نەبێ خۆشەویست نەبێت چۆن ئینتیمای بۆ خاکەکەی بێ چۆن وابەستەی خاکەکەی بێ اینجا دوای ئەوە هێنانە دی خوودە اینجا هەر کەسە بە شێ خۆی هێنێتە دی هەیە لە بواری مۆسیقا هەیە لە بواری هونەرە هەیە لە بواری کۆمەڵایەتی هەیە لە بواری زانست هەیە لە بواری سیاست هەیە هەرێکە بەرهەمیەکیە بێن تاش ئەوە هەڕەمەکەیەتی بەڵام ئەوە کەم و کورتی خۆی هەیە لێرە کاتی نییە باسی بکەین هەشە نان و ئاوەکە واز لێ هێنێ چەند پێشمەرگەمان هەبوو چەند کەسمانێمانی گوتووە دەمی خۆی بەست و نانی خۆی نانی نەخوات بۆی هێنانەدی خۆی لە نیشتیمان پەروەریە خۆی ئەعدامیان نەکردیا وازی بە برسێتیە مرد بۆ ئەوەی کەم و کورتی هەیە شەر نییە ئەم هەڕەمە بەم تەسەلسولە بێ کە ماسلۆ باسی کرۆ بەڵام بۆ زۆربەی خەڵکی گونجاوە زۆر ڕاستەکەی تەبەن ئەوانە کە تێر بێ بەختەوەرە بین تۆ ئەم شتانە و هەبێ گەرما و سەرما و نەبێ کارەبا و هەبێ بۆی حاجەتە فسیۆلۆجیەکان گەرما و سەرمایە نەوتێ هەبێ لە هەمان کاتە هەست بە خۆشەویستی بکەی ئاساییشە هەبێ هەتا دوایی ئیتر بۆچی کەسێکی بەختەوەر نابی بەختەوەرە بی بۆ بیرکردنەوەشمان بیرکردنەوەیکی پۆزەتیڤ بێ تا دوایی هەڵاڵە خان زۆر سپاس دکتۆر گیان پرسیارەکە من سەبارەت بەوەیە ژیانی کۆن زۆر سادە بوو هیچ پێویستیەکیان نەبوو خەڵک بەختەوەرتر بوو لە چاو ئێستاە ئێستا لەگەڵ ئەم هەموو پێویستیە لەگەڵ ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەتی و هەموو پێویستێکی ژیان دابین کراوە لە سەدا هەشتاشی کەچی خەڵک بەختەوەر نییە وەکو ئەوسا من وای بۆچمە لە مەگەر خەڵک بە ژیانی خۆیەوە خەریک بێ سەیری ژیانی دەوروبەری نەکات ئەم ئەوەی هەیە ئەم من نیمە ئەم ئەوەی هەیە لەوانەیە ئێمە بەختەوەرتر بین بتوانین بەختەوەری بدۆزینەوانێ زۆر سپاس هەڵاڵەخان پرسیارێکی زۆر بەجێیە ئێمە زۆر جارەها باو باپیرانمانەڵێ وەڵڵاهی جاران نانی نیوەڕۆمان وەکو پێویست نەبوو لە مانگێکا مەگە جەژنەوە جەژن گۆشتمان بخواردا بەڵام ئەمەگە پاک بوون لەگەڵ یەکتریە شەو لە ماڵ یەکتری فێڵیان لە یەک ناکرد ڕەش و کوشتن و بڕێن هەر هەبووە بەڵام بەو شێوەی ئێستا نەبوو فێڵ و تەڵەکە خەڵک دڵسۆزی یەکتری بوو لەگەڵ ئەوەشا ئێمە جەستەی زۆر تەمەنەکانەوانی تەمەنیان هەبێ لە لادێ بوون ئیشی قورسیانە کرد جەستەی هیلاکە بوون بەڵام دەرونیان مرتاح بوون کاتچوە سەر جێگاکە یەکسەر خەوی لێکەوە ئێستا زۆر جار ئێمە جەستەی هەر ئیشیش ناکەین یا لە دائیرە نیشەکەمان بەسیتە جەستەیان هیلاک نابین بەس دەرونیان هیلاکەین ئەوە ئیلاقی بە دەروونەوە چکە بەختەوەری ئیلاقی بە ناحی معنەویەوە هەیە لایەنی دەرونیمان نەک نان و ئاو پارە ناحی مادیەکە لەبەرەوە ئێستا لەبەرەوەی منافەسە دروست بووە ئیغراءات زۆر بوو جاران لە گوندێکە کاکە مەگەر ماڵی یەکێکی تیا بووە شاز بوو بێ خانۆکەی بەنەوەی بێ هەمووی خانوویان وەکو یەک بوو مەڕ و ماڵات و داهاتیان وەکو یەک بوو کێشیان کەم بوو تۆ برایەکە دەبوو خوشێکە دەبوو شوویەکە ژنیێنە بە دوای خانووان نەئەگەڕا و کێشەی کرێچێتی نەبوو پارچەی عەرزیانەیە و هەمووی بە هەرەوەزی قڕ و بە بەردووشت ژوورە دوو ژووریان بۆ دروستە کرد و دوو سەرمەڕ و بزنیانەیە و پارچەی عەرزیانەیە و اقتصادی خۆی و سەرچاوەی داهاتی خۆی بوو ژیانی ئاسایی بوو بەس ئێستا ژیان زەحمەت بووە ئیغراءات زۆر بووە اینجا لەگەڵ ئەوەشا تەداخولات زۆر بۆم تۆڕە کۆمەڵایەتیانە خوشکی من جاران لە گوندێکە زەلامێک لە ساڵێک ئاگەر بمردایە خەڵک یەک مانگ هەر بەو شوێنەیە ناڕۆی ئێستا مۆبایلی مناڵەکانمان پڕە لە کوشتن و بڕینوانە ئیتر تۆن تووشی کە ئابە نابی چۆن گەشتبی نەبی چۆن ڕەشبین نابی بێگومان ژیان تا ئالۆز بێ ژیان زەحمەتترە بێ بەڵام وەکو وتم وەکو فرانکلینەڵێ لە هەر زەمانێکابی ئەتوانی خۆشی بدۆزیتەوە بەختەوەری خۆ بدۆزیتەوە ئەوە عیلاقەی بە ئینسانەکان و خود ئینسانەکانەیە وەکو کەژاڵخانی باسی کرد گۆڤەندخان دکتۆرگیان تۆ باسی بەختەوەری کرد ئێستا زۆر جار هەرەچێ سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕە لە هەواڵی ناخۆش یان زۆر جار لە هەشتی ئێوار و کەناڵەکان یەکسەر
بە مۆزیقا و کۆمەڵی هەواڵی ناخۆشەوە کە گوێشی لێ بگریان دووبارەش بێت کە گوێی لێ ئەگریت هەر لە خۆتۆ بێتاقەتە بێ و کاتە یان زۆر جا هەر لە خۆتۆ کە هەواڵەکەشی بیستۆ پێش دووبارەش بۆ چەند جار بینیوتە پەیوەندی بە وڵاتەکەی خۆشتۆ نیە بە شوێنەکەی خۆتۆ نیە کەی بیستی لەو کاتە هەر لە خۆتۆ هەست بە شتێکی ناخۆشەکەی بەڕای تۆ چی بکرێ باشە والله گۆڤەن خان ئەمن کە هەڵاڵەخانیش پرسیاری کرد ژیانی ئێستا و داهاتوو یعنی جاران خوشکی من بڕوان ناکەم لە ساڵێکە خەبەرێکی ناخۆشە بیستایە ئێستا هەر مۆبایلەکە دەکەیتەوە ئەڵێ وڵا ئێستا پورم مرد ئێستا باوکم مرد ئێستا دایکم مرد ئێستا ئەو حادیسێ یعنی یەن چیەکەن سیارەی لە پێشەوە دامەکە ڕسمەکەی بۆ گرێ خەڵکەکە خوێن و ئەکەوێتە ژێت تایەکە پیشانەدەیە ئەوە چۆن تووشی کە ئابە و ناکە چۆن ڕژبین نابی لە ژیانە خوشکە بە ڕێزەکەم تۆڕە کۆمەڵایەتەکانەکەیتەوە هەر هەمووی جنێەوە کۆمنتی ناشرینە هەمووی خەبەری ناخۆش ئەوەنگە تەنکەر دزرا کورەکە کە زانی چۆن شتەکە گەر نەزانی مشکیلە و نییە بەس کە زانی و خەفەتت بۆ بێ هیچیشە پێ ناگرێت اینجا زۆربەی ئەم خەبەرە ناخۆشانش چارەسەری لەگەڵان نییە عیلاج یعنی ئەڵێ ئەوەنگە تەنکەر بنزین دزرا حەلیشمان بۆ نادۆزێتەوە ئەوەندە فلان پەرلەمانتار وای کرد فلان وەزیر وای کرد فلان حیزب وای کرد هیچ بەس خەفەتە دەیاتێت توشکی ئابە دەکات وەڵای باشترین حەل ئەوەیە کەمترین سەیری ئەوانە بکەیت خەبەری ناخۆش سیر نەکەی ئەم شەڕ و ئاژاو کشن و بڕیان لە خۆ دوورخەیتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتی زۆر جوانە مۆسیقا هەیە گۆرانی هەیە هونەر هەیە فێری خۆی زمانکەی فێری چێژلێنانکەی فێری سەدان هونەر ئەم شتانە بکە سەیری شتە جوانەکانی بکە ئیلا ئەبێ ئێمە لایەنە جوانەکانی ببینین ڕاستە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەبەری زۆر ناخۆشی تایە شتی زۆر ناخۆشی تیا ئەگەر احتیمام بەوان نەبین تووشی کە ئابابین و خەمۆکی ئەو بەختەوەری هەشمانە وڵای جاری وای کێشەمانی جۆل و خەبەرانەگرێت خۆتە دڵت تەنگە بێت بەڵام ئەگەر لایەنە پۆزەتیڤە شتە جوانەکانە بینی بڕۆ گوێ لە شتە جوانانە بگرە گوێ لە گۆرانیە بگرە گوێ لە قورئان بگرە گوێ لە مۆسیقا بگرە گوێ لە خۆ فێری زمان کە من خەڵکە ناسم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان 3 زمان فێر بە خوشکی من بۆ مەکتەبی سفادەی لەکەی بۆ تەقریر ڕاپۆرت هەزار شتی جوانی تایە هەزار شانۆگەری و تەمسیلی کوردیشتی جوانتیا بڕۆ بەوانە بکە لایەنە پۆزەتیڤەکانی وەرگرا چونکە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە لایەنی شەڕی تیا و خێری تیا ئەبێ ئێمەش دەسەر لایەنەش باشەکانی بکەین ئەو کاتە بەرەو بەختەوەریمانە بە زۆر سپاس و هەموو جوابزانم جوابی هەموو پرسیارەکانمان و کاتەکەشمان تەواو بوو بەڕێزان هەڵقەیەم جارە لێرەدا تەواو بوو تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خدای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ